بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلامی خوای گەورەتان لەسەر بێ ئەو کاتتان باش. من جەوهر محەممەد لە خزمەتی و عزیز و خۆشەویست دەبن بۆ پێشکەشکردنی دیمانێکی تایبەت لە نێو شازەمین پیشانگای کتێب لە شاری هەولێر بۆ ئەم دیمانە تایبەتە لە خزمەتی ڕێزدار دکتۆر قاسم مامۆستای زانکۆ دەبین بۆی کە ڕۆڵ و کاریگەری و هەروە دەوری خوێندنەوە لە نێو کۆمەڵگادا تاوتێکرد. دکتۆر جان سەلامی خوای گەورەت لەسەر سپاسان دەکەم سەلامی خوای گەورە لە ئێوەش لە بینەرانیش خۆشەویستانی. زۆر سپاس. دکتۆری بەڕست ئەگەر لە سەرتا پێم بڵێ بۆ نمونە ڕۆڵ و دەور و کاریگەری خوێندنەوە چییە و چ لە کەسەکان دەکات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك وانعم على سيدنا مولانا محمد وعلى اله واصحابه اجمعين. سپاس دەکەم بۆم دیمانەیە. بەڕاستی خوێندنەوە لە ئیسلامە ئەگەر ئێمە هەست سەیری هیچ شتێکە نەکەین تەنها سەیری قورئانی پیرۆز بکەین یەکەم وشەیە کە دەست پێەکا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی ئیقرا یعنی چی؟ ئێمە ئومە ئیقرائین وانەیە کەواتە ئێمە ئومەتێکین پێویستمان بەچی پێویستمان بخوێندنەوە هەیە هەتاکو نەشخوێنیتەوە تێناگێت کە تێژ نەگەیشتی ئەو مەزعی کە ئێستا ئێمە دەیبینی لە کۆمەڵگایە بەڵێ خەڵق لەوانەیە پارەی هەبێ لەوانەیە سیاری جوانی هەبێ لەوانەوە ماڵی جوانی هەبێ لەوانەیە زۆرشتی هەبێ بەڵام سەیرەکەی لە بەها جوانەکانی ژیان تێناگات. خوێندنەوەی فێری هەموو ئەو بابەتانەمانەکە کە ئێمە ئەمە ئەتوانین لە ژیان تێ بگەین. ئەگەر نەخوێنیتەوە لە ژیان تێناگەی کە لە ژیانیش تێگەیشتی ئەو کاتە ئینسان ئاسوودە ئەبێ. خوای گەورە ئینسانی بۆیە دروست کردووە لە ژیانە بۆی ئاسوودە بە ئاسوودەیی بژی وەکو ئینسانیش بژی وەکو خۆی فەرمێ والأرض وضعها للأنام. ئێمە زەویمان بۆ ئینسان دروست کردووە وانی وەکو ئینسان بڕوا بەسەر بێ. زۆرێکمان هەیە ئەسەبین لە شقڵا ئینسانە بەڵام لە ناخە ئینسان نییە. سەبەبەکە چییە؟ سەبەبەکەوەیە دوورکەوتنەوەی لە بەها گرینگەکان کە سەرەتاکەشی لەچێوە دەست پێکات لە خوێندنەوە دەست پێکات. خوێندنەوە هاوڕێیەکە بەڕاستی ینی مامۆستایەکە فێر دەکات تۆ چۆن ئەبی بە ئینسان چۆن ئەبی بە کەسێکەوە لە خۆت ئەوەڵن لە خۆت تێبگەی ئەجا لە دەوروبەرت تێبگەی ئەجا لە ژیانیش تێبگەی. چوانە مامۆستایانی پێ دوایە ئەوەی کە بەڕەسەن دەفەرمونون خوێندنەوە ئینسانەکان مرۆڤەکان دروست دەکات بەڵێ تەکمینیان دەکات. بەڵێ طبعا ئێستا معلومی جەنابتە ئەم معرەزەی کە ئێستا کراوەتەوە ئەم پێشنگایی کە کراوەتەوە ئەنوا ئەشکال نووسینی تایە. ئەم نووسینانە چییە؟ ئەم نووسینانە گوشراوەی فکری کەسەکانن کە شەو نخوونیان کردووە کە چاوی خۆیان داناوە کە عەزیەتیان کێشاوە شتیان نووسیوە. سە بۆ نمونە من خۆم جاری وا بۆ نامیلکەیەکم نووسیوە نامیلکەیەکی 100 پەڕەی نووسیوە و ئەو نامیلکە 100 پەڕەی لەوانەیە 6 مانگ جاری وا بۆ 2 ساڵم پێش چوو بێ لە 6 مانگ بۆ 2 ساڵم پێش چوو بێ تا نووسیومە. ئەوەی کە تۆ پێویست پێیەتی لەو کە لە تەمەنی تۆیا بووم من خۆم پێویستم پێی بوو هەتاکو ئەم تەمەنەی ئێستم هەمووی خسوور لەسەر ئەو پەرتووکە ئەو کتێبە ئەو نامیلکەیە. ئەگەر تۆ بێت و بێ ئەو کتێبە بخوێنیتەوە نەک مەبەستم کتێبەکەی من نییە هەر کتێبێکی تر کە نووسراوە بیخوێنیتەوە کەواتە تۆ لە چی تێگەیشتی لە مودەیەک لە تەمەنی خۆت کە لە شتێک تێنەگەیشتوێتی گەڕاوی بەدوایە بتەوێت لێ تێبگەی وصارەی فکری ئەو ئینسانە کەوا لە دەوروبەری خۆتایە بەعین مەعاساتی تویا تێپەڕی کردووە بۆی سەر کتێب بۆی تۆ بیخوێنیتەوە تۆ شتێ بگەیت. بەڵێ لە مودەی 2 ساعت 2 ڕۆژ ئەو ئەزمونە زۆرێک کە بەڕێستان تێدا ڕۆشتون دەتوانانی ینی ئەزمی کەمە من بالضبط ئەوەیە خۆی خوێندنەوەکە ئیسفادەکەی ئەمەیە. ئێستا زۆر جاری وایە جەنابێت بۆ ئەتەوێت خۆت ئامادەکەی بۆ وتارێک سیرەکە لە ئەم وتارەکە لەوانە چارەکە 20 دقیقە بخەیانێ بەڵام سیرەکە لە مودەی خوێندنەوەی خۆتا 500 پەڕە خوێنیتەوە ئەبیتە مەوسوعی ئینسانێکی مەوسوعی کە بوویتە مەوسوعی ئەو کاتێک کە ئەتەوێت پەیام بگەێنی بۆ خەڵق شەی ناشین لەسەر دە من نایەت کە بۆ تۆ زیاد لە 500 پەڕت خوێندوێتەوە کەوا فێری چی فێری ئەتەکێتی قسەکردنی کردووی فێری ڕێزکردن لە نووسەری لەو کەسێک کە نووسیوێتی ڕێزی لێ بگری فێری ئەوەی کردووی کەوا چۆن ئەم پەیامێک کە ئەتەوێت بیگەێنی بە جیلەکانی دوای خۆت ئەوانی کە دانیشی گوێ لێ بگرن. سیرەکەی زۆر جاری وایە زۆر جارەچی بۆ حەزی لە مێزگەری کەسێکە لەبەر چی حەزل لێتی سەبەبەکە چییە؟ لەو سیرەکەی ئەم کەسێکی مەوسوعیە ئەمەنەی خوێندوێتەوە سەرێکی لە مودەی چارەکە 20 دقیقە بەقەت 2 ساڵ ئیسفادە بە تۆ ئەگەیەنێت هەموو ژیانە دەگۆڕێ خوێنەوە ئەم ئیسفادەکەیەتی. یەکێکە لە بابەتەکانی خوێندنەوە ئەمەی ئەزیزم ئینسان ئەگەر تا نەخوێنێتەوە لە منهەجی زانایان تێناگات. ئەو زەمن دەوێت لێرە پرسیارکەم دکتۆر جان بۆ من ئێستا کتابەکان زۆرن هەر کەسێک دێ و لە ئاستی خۆی بە حەز و خولای خۆی شتێک دەکڕێ بەڵام ئەو کتابانەی کەوا بۆ منە فکرین
يعني هەر کەسە و بێ دەتوانی بۆ هەیە هەر کتابێک بکڕێ بیخوێنیتەوە تا خۆت تەقبولی کەسەکە فکرەی کەسەکە دینی کەسەکە دەبێتە مای ئەوکە بۆ نمونە لەقی لێ دروستکە یان سلبیات هەبی لەسەری من خۆم قەناعەتم وایە بە قەناعەتی خۆم دائیمەن تەشجیعی قوتابیش دەکەم لەسەر ئەو بابەتە ئەڵێم بۆ نمونە زانایانی پێشی ئێمە زانایانی ئێستاکە ئەم ئیسلامەکە سەر عاتقی ئێمە بووینە زانای عومەر ئێستا بەڕاستی کاتێک کە سەیری منهەجی زانایان دەکەین ئەو کاتە هەمان دەرەکەوێت ئێمە ئەو کاتە خوێنەوار نین ئەمە هەموو جارە بە قوتابەکان ئەڵێم تۆ بخوێنەرەوە هیچ کتێبێک مەمنوع نییە بیخوێنیتەوە هیچ کتێبێک قەدەغە نییە بیخوێنیتەوە لەم ئەوانەی کە نووسراوە بەڵام تۆ یەک قاعیدە بەکاربێنە خذ ما صفى دع ما كدر کامە جوانەوەری بگرە کامە خراپەوازی لێ بهێنام ئەخر ئەو کەسانە دەتوانن سەیتەرە بکەن لە سوی کە دەخوێنەوە هەر هەمی هەر وەرنەگرین ئەوەی باشەوەری بگرێت نەخێر من ئەو کەسێک کە قسەی بۆ ئەکەم جاتە ئەو قسەی بۆ تەڵەبێکە گەیشتە مستەوای زانکۆ قوتابی زانکۆیە مستەوای تەڵەبەی زانکۆ لەو مستەوای دەرەچێت کەس ناوەی باسیەکەی ئەبێتە موسوعی بۆ ئێستا بۆ نمونە جناب سیر بکەم لە کۆلێژەکانە تەڵەبە ناوە دەرسە خوێنم ئەڵێ محاضرە ئەخوێنم بۆ پێڵێ محاضر بۆی پێناوتە دەرس لە پێشی زانکۆیان دەخوێنرێت دەرس لە مودارەسەیە بێ مامۆستا هەموو چمکەکانی ئەو مادەیە هەموو شی بکاتەوە بیخاتە مێشی قوتابیەکە کە گوێی بۆ گرێ بەڵام کاتێک کە چێتە زانکۆ تەڵەبەکە ئەبێتە کەسێکی مەوسوعی ئەبێت حضوری زیهنی هەبێت مێشی حاضر بێ مناقەشەی مامۆستا بکە یەکدانە و کار لەگەڵ قسەکانی مامۆستایە من ئەم بەمنەوە ئەکەسە ئەڵێم بخوێنەرەوە بۆی تۆ لە منهەجی زانایانی خۆت وەکو ئیسلام بەتای بەڵێ هەموو شتێک بخوێنەرەوە بەڵام بەتایبەتی کتێبی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت ئەو شانەی کەوان نووسراوە دەبێت کە بۆ دەرکەوت خوێندنەوەش کۆمەڵەشت بۆ دەرەکەوێت یەکەم ئەم زانایە کە قسەیەکی وتووە سەیرەکەی لەگەڵ بۆچوونەکەی جەنابتە پێچەوانەیە هەیە یاوەکو بۆچوونێکی تایبەتی تری هەیە ئەو کاتێک کە تۆ خوێندنەوە بۆ دەرەکەوێت ئەم بۆچوونەی کە لەگەڵ بۆچوونەکەی تۆ جیاوازە لە چووە سەرچاوی گرتووە ڕزلێکی هەیە دەلیلێکی هەیە چۆ بۆ ئێمە لە ئیسلام لە ئەم قورئانەکە هاتووە ئێمە کە باسی خوێنەوەکەین بە شێوەیەکی گشتی لە ئیسلام ئاوازەکەین بۆ چونکە ئەو معاناتێکی ئێستا هەمانەسە بۆ قەناعەتم وایە لە ناو فکرەکانی غیری ئیسلامە هیچ کێشەیەک دروست نابێت لە خوێندنەوەی کەسێک هەر شتێکی خوێنێتەوە ئازادە بەڵام ئەوەنەی جەنابەت من کەسێکی تر معاناتمان هەیە لەوەی کە کەسانێک کە لە ئیسلامە لەسەر خوێندنەوەیەکی بەسیط کە مەوسوعین لە خوێندنەوەیە کێشە دروست دەکەن لەبەرچی دروستیەکەن لەبەرەوەی کەوا وەکو پێویست لە منهەجی زاناکە تێ نەگەیشتووە چونکە ئەم ئیسلامەکە هاتووە قورئان و سونەکە هاتووە بە زمانی پیرۆزی عەرەبی هاتووە قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی هاتووە فەرمودەی پێغەمبەر بە زمانی عەرەبیە زمانی عەرەبیش بەهۆی قورئان و سونەوە خزمەتێکی زۆری پێکراوە کۆمەڵی دەلالاتی تایبەتی هەیە بۆ نمونە لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێەکە سیرەکەی ئەم ئاماژەیە زانایەک هاتووە لە بە بۆچوونی خۆی شتێکی وەرگرتووە ئیستێباتێکی کردووە ئەم ئیستێباتە کاتێکە هەتا تۆ نەخوێنیتەوە لەم تێناگەیسە بۆ نمونە هەندێک لە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرموون لە باسی مناڵە کاتێک کە مناڵ کۆرپەیە لە سکیدایکایەتی لە کتێبە فیقەکانیان نووسراوە ئەڵێ کەمترین مودەی حمل بۆ ئینسانەکە بۆ کۆرپەکان لە سکیدایکیانە 6 مانگە کاتێک ئەبینی سێرکردن لە قورئان ئامە هەیە لە سونە هەیە کتێبەکە کتێبێکی فیقهیشە بەڵام کاتێک کە تۆ ئەخوێنیتەوە ئەچی بە دواداچوون بۆ بابەتاکەی سێرەکەی لە ئاەتێکی پیرۆز ئەم زانا بەڕێزە ئەم حکمەی وەرگرتووە ئەم بۆچوونەی وەرگرتووە ئەفەرمێ حمله وفصاله 30 شهرا 30 مانگ لە ئاەتێکی ترا بۆی دەرەکەی کە لە میانەی خوێندنەوەی خۆی بۆی دەرەکەی خۆی گوێ فەرمێ وفصاله في عامين ئەفەرمێ 24 مانگ شیر ئەدرێ بە مناڵ ئەی لەم 30 مانگە چیە مێنێتەوە 6 مانگە مێنێتەوە لێرە بۆچوونێک دروزە بێ لێرە فەرمێ کەواتە بە ژێری ئەم دوو ئاەتە پیرۆزە کەمترین مودەی حملی ئینسان لە سکیدایکیە 6 مانگە هەتا تۆ ئەمە نەخوێنیتەوە لەوانەیە کەسێک گەر خوێنەوار نەبێ زۆر بابەتی تر هەیە لە قورئانی پیرۆز لە تێکەکانە کاتێک کە تۆ خوێنیتەوە لەم بابەتە تێگەی جا لەو ڕۆژانەیە بوو دەرسم بۆ قوتابیەکان شەرحەکرد لەسەر بابەتی خوێندنەوە وتم طبعا مجموعەشتم بۆ شەرحەکرد یەکی لەو بابەتانە لەوانەیە سەوەلکی جویان لێبێ بزانن مەسەلەی مشترەکی لەفزی لە قورئانی پیرۆزە لەگەڵ تەڕادوف دەلالاتی ئەلفاظ زیاتر لە ئوسوڵی فقه دەلالاتی ئەلفاظ دەڵێمەوە لە ئوسوڵی فقه
لێ وتم تەنها تو ئەمە بزانە نەک بۆی فێری ئیستیمبات لە قورئان و سوننە بی تەنها و تەنها بۆ کاتێکە بتەوێ بابەتێکی فقهی دا بنەی بۆ خۆت کاتێک کە سەیری ئەم بابەتانە ئەەکەی ئاڵۆزە بی ئەو کاتە پەلاماری فتح القەریبەکە ئەدەی 100 جار ڕەحمەت بۆ خاوەنی فتح القەریب ئەڵێ سواز بۆ خوا کە ئەم پیاوە توانوویەتی ئەم هەموو زەحمەتی کە من ئەمێ بیکەشم و لێ تێناگەم ئەو بۆ منی ئامادە کردووە ئەو کاتە لە منەتی زانایانتی ئەگەی تووشی خوا نەخواستە تووشی سوئی زەڵ ناوی بەرامبەر بە زانایانی خۆت ئەمە لە چیەوە دەرەکەوێت لە خوێناوەریەوە دەسەکەوێت لە خوێندنەوە دەسەکەوێت حتا نەخوێنی تۆ لە مەنهەج حاڵی نابێت دکتۆری بەڕێز ینی زۆر کات ئێمە دەبینین یان سەرتا پرسیاری ئەوە دەکەم ئەو کتابانە کامانن کە دەبێت چۆک بە چۆشی مامۆستا بخوێندرێن بەڵێ بەڵێ طبعا ئێمە هەر نەک لە بابەتە دینیەکانە لە هەموو بابەتە عیلمیەکان زانستەکانیشە طبعا گەورەتر ئێستا زۆر جار لای ئێمە هاتوو جیا کراوەتەوە بابەتی زانستی بابەتی مرۆڤایەتی علومی ئیسلامیان کرد بابەتە مرۆڤایەتیەکان و ئەوکانیەکان کرد بابەتە زانستیەکان بەڵام ئەگەر ئێمە وربینێکی تەواو بکەین بەڕاستی ئەوەی ئێمە بابەتە عیلمیەکانە زانستیەکانە بەڵێ مرۆڤایەتیە بەڵام زانستیەکانە لە هەموو بابەتە زانستیەکانە ئەوانەی کەوا پێویستە بە مامۆستا هەیە تێت بگەێنێ ئەبێت چۆکی لە خزمەتا بدەیت چۆک لە چۆکیادا بری لە خزمەتە تاوەکو فێری بی چونکە ئەم عیلمە بە تەعەلوم ئینسان فێرە بێت بەڵێ خوێندنەوەمە ئێستا جەنابەت گۆڤارێکە کتێبێکی فکریە کتێبێکی کۆمەڵایەتیە کۆمەڵێک کتێب ئێستا لەم معرەزا هەیە دەکرێت بیخوێنیتەوە لێی تێ بگەیت بەڵام وەرە لە بابەتێکی فقهی صرف ئەگەر قەواعیدەکانی فقه نەخوێنی لە بابەتە فقهەکان تێ ناگەیت ئەم قەواعیدە فقهانە پێویست بە چی پێویست بە مامۆستا هەیە بابەتێک کۆمەڵی بابەتی اختلافی ئەلفاظە هەتا کتێبە نەحویەکان نەخوێنی ئەساسیەکان نەخوێنی کتێبە سەرفیەکان نەخوێنی بنیەی کەلیمەی عەرەبی چۆسە بۆ نمونێ هەر کەلیمەیەکمان لێرە زمانی عەرەبی ئەوانەی کەوا پێیان وتێ کەلیمەی صەحیح 14 سیغەی لێ دروست دەکرێت لە ئێستا قالە 14 سیغەی لێ دروست دەکرێت لە زمانی عەرەبیە ئەگەر کەسێک نێ ئەمە بە دەرز نەخوێنێ لە خزمە مامۆستایەکە چوزانی ئەم سیغەیە لێرە چ معنایەک دەبەخشێت لەبەر ئەمە پێویستی بە چیە پێویستی بە ئەم نەوع عیلمانە پێویستی بە تەعەلومیش دەبێت لە خزمە مامۆستاکانە فێر بیت کە لە خزمە مامۆستانە فێری زانست بووی ئەو کاتە بۆ دەرەکەوێتەوە بەڵێ هەموو بابەتەکان بۆکو ئەوە نییەکەوە تۆ ئەسا من مامۆستایەک ڕۆژەکات فەرمووی ئەمێ پێم بڵێ ئەو 12 عیلمی کە مامۆستەکان دەیخوێنن بینوسمەوە منی ناوەکانی پێوە دەوانی بڵێ زیاتر 12 عیلم نییە خۆی زیاد لە 12 عیلمە بەڵام ئەو 12 عیلمە ئەبێتە چی ئەبێتە بابەتێکی مەوسوعی بۆ مامۆستاکە کەوا لە بابەتەکان تێ ئەگا بەڵام وتم مامۆستایان یەک بۆسێتت بوو ئەوکەم ئەم بابەتانە ئەبێت بە تەعەلوم لە خزم مامۆستاکانە مەڵێ ئێستا من تەمەنێکم هەیە و چوومەتە تەمەنەوە ئەتوانم لێی تێ بکەم لێی تێ ناگەی پێویست بەچی پێویست بەوەی کە لە خزم مامۆستاکانە بخوێنی من ئێستش خۆم زۆر جار تەرجیع قوتابیەکانەکەم بەڵام قوتابیانی خۆشەویست ئێستا لەم تەمەنی خۆتانە بخوێن لە خزم مامۆستاکانە چۆن من ئێستا تقریبا 92 تەخەڕجم کردو لە زانکۆی بەغدا 92 ئێستش بە ئاواتەوە کۆمەڵێ مادەم لە کیست چووە ئێستا بە ئاواتەوە لە 92 تا ئێستا بمەوێ لە خزم مامۆستاکانە بە چۆکە دابنیشم فێری بم ژیان ڕێگەم پێ نادا چونکە ژیان سێ مەرحەلەیە جاری وا هەیە جەنابەت بۆ نمونە نیشاتێکی زۆر جدی هەیە بەڵام سەرێکە ئیمکانیەتی نییە بیکەیت دوای سەرێکە ئیمکانیەتت ئەبێ کاتت نییە بیکەیت جاری وای هەردووکیانت هەیە تااقەتت نامێنێت لەو کاتێک کەوا تااقەتت هەیە هەوڵی بدە فێری بین دکتۆر جان هەر لەسەر قسانەی بەڕێزت بۆ نمونە زۆر کات دەبینی هێندێک کەس چۆن دەڵێ خۆی ئەهلی فتوا دەزانێت لە کاتێکا چۆک بە چۆشی مامۆستای نەخوێند و هێندێک کتابی خوێندوتەوە بەس سەڵحیف زاهیرەکەی لێ حاڵی بۆ من هەتا نوسوسەکانش لە قورئان و لە حەدیثیشە زاهیرەکەی سەیر دەکات ئاڕای زانایەکانی زۆر لەلا بچووک دەبێت و هەر خۆی پێهەوە ینی پێدوانی ئەوەش ینی سەرچاو دەگرێت لە بۆی کە تەنها بەبێت تەعەلومە تەنها خۆی خوێندێتەوە بالضبط وی جەنابەت دەفەرمی ئێستا یەکێک لەو معاناتەی کەوانە ئێمە ئەمڕۆ هەمانە بەدەستی بڵین لاوەکانەوە تایبەتی زۆر جا من ئەم بابەتیشیان بۆ باز دەکەم پیان ئەڵێم بخوێنن لە خزمە مامۆستاکانە بۆی فێر بن کە ئەو جوهدێک کە مامۆستای بەڕێز کردویانە بۆی تۆ تووشی پێکدادان نەبیت تووشی تەناقوزات نەبی لە قسەکانتانە سە بۆ نمونەکەم ڕۆژێ لەو بابەتانی گوێم لە بەڕێزێک کرد باس یەکێک پرسیاری لە من کرد وتی مامۆستا ئەگەر ئینسان خوێنی مریشی بەرکەوێ نوێژیان نوێژی نییە توانین نوێژ پێیانە
وتم نەخێر ناتوانین نوێشکەی کە ئێمە مامۆسای فەرمێ هەرچی گۆشتی حەڵاڵ بێ خوێنەکەشی پاکە والله ئەو قاعیدەی من نەمبیستوە لە هیچ ئوسوڵێک هیچ قواعیدی فقهی لە هیچ قواعیدی ئوسولیە ئەوەی کە من گەڕاوم بە دوای هەشتی وام نەبیستووە بام بەسم ئەوەی قسەی جەنابتە ئینسان هەتا نەچێتە ناو منهەجی زانایان لە کۆمەڵی بابەت تێناگات تووشی چێبی لەوانەیە ئەو مامۆستا عوزری هەبێت لەو قسەکە کردوێت لەبەرەوەیکەوە ئاگادار نییە بەڵام وەکو جەنابێت دەفەرمی پێویستی بەچێ پێویستی بە تعلم هەیە تاوەکو نەکەویتە هەڵەیەکی واوە چۆکە بۆ ئینسان کە خوای گەورە فەزلی داوە بەسەر هەموو مەخلوقاتەکانی تریشە خوێنەکەی پیسە ئەگەر بەدەستیکەوێ ئەگەر هاتە خوارەوە بە ئیتیفاقی زانایان خوێنی خۆت پیسە چ جای خوێنی مریشتێک تاش حیوانێکەوە گۆشتی دەفرێت جا بەسم لەبەر ئەوەی بۆ جوابی قسەکەی جەنابێت بەڵێ ئەمە پێویستیمان بەچی هەیە پێویستیمان بە تعلم هەیە تاوەکو لە منهەجی زانایان تێبگەین تا تووشی ئەو بابەتە نەبین زۆر جار قسە ئەو تێڵێ مامۆسایانی پێشووتر زانا بەڕێزەکان کاتێک کە تەحفوزیان کرد لە فتوا لەبەر چی بووە فتوایان نەداوە بۆی تووشی ئەو هەڵەیە نەبن من برادەرێکە بوو ڕۆژێک هات پرسیارێکی لە من کرد بە حکمی خزمایەتی وتی براکەم لە حاڵەتی سەرعە تەلاقی خواردووە حاڵەتی سەرعە تەلاقی خواردووە حکمی ئەمە چییە دەکەوێت ناکەوێت ئەمنیش طبعاً جواب نەدایەوە برمە خزمەت مامۆستایە خۆ ئافریقا ئێستا نەماوە دەستەیمانی بوو برمە خزمەتی ئەو مامۆستا قەناعەتم وایە ئەوەندە پیاوێکی ینی دنیانەویست بوو بۆ ناو بازاڕیش نەئەچوو بە خادمەکە هەشتی یەکڕیم تێکەڵ نەبوو لەگەڵ خەڵقا چوومە خزمەتی پرسیارم لێ کرد یەکەم پرسیارێکە لێ کردم تێم ئەم کەسێک ئەڵەن تووشی سەرعە بووە ئایا بردوتانە بۆ خەستەخانە من بۆ خۆم عسابی خۆم خریجی کولیەم و ئەکادیمیم و مامۆسایانم دیوە زانکۆم دیوە و مەراحیلی خوێنم هەموو کردووە ئەم مامۆساکە لە کونجی حوجرایە یەکەم پرسیارە لە منی کرد مامۆسایان مەوسوعین لە عەقڵە وتی چوونەتە لای دوکتۆرتم بەڵێ تێچون تەقریری دوکتۆرەکەم بۆ بێن ئاخۆ ڕاستە سەرعی هەبووە یان نا بەڵێ چوین ئەوەمان هێنا هات دوای ئەوە لەسەر ئەوەکەی خۆ لەسەر تقریر دوکتۆرەکە جوابی خۆی نووسی بەوەش قەناعەتی نەکرد فەرمووی جەنابەت بە منی وت چۆ بۆ خزمەت مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵ ئەو کاتەم ڕئیسی لیژنەی فتوا و لە شاری سلێمانی بڕۆ خزمەتی بڵێ ئەم پرسیارەی لێ بکە ئەمە جوابی من نەبزانە ئەوە فەرمووی چی بەبەستم یعنی چی مەبەستم دوایی سێری خۆم کرد بۆ برادرانم وتم باشە من گەنجێکم بە حسابی خۆم من زانام دیون و دانیشگام دیوە و لە غێری شارەکەی خۆم چوومە زانکۆی بەغدا و ئەو هەموو عولەمایم لێوێ بینی و حەڵەکانی ماسۆران بڕیوە بەڵێ چوومەتە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕژ لە خزمەتی ئەوا بووم و ئەمانە لەوانەیە مامۆستا بە خزمەتی شی نەگەیشتە بێ و ئەو میکانیزمانی کەوا من ئەوم کردو ئەو وەستا هەندەشی دیبێ وام سێرم کرد ئەم مامۆستا فێری چی کردم فێری ئەنی دەستێکی فێرکردم لە هەموو ئەو دەرسانی کەوا زیاتر من لە خزمەتیا فێری بووبووم ئیسفادەم لەوە کرد بەڵێ دکتۆر جان کاتەکەم تەواو گیانەکەم شتێکمان بێت لە کۆتایی بەڕێستان باسیکەن سەبارەت بەخوێنەوە سپاسان ماجەکەم منتان هاوتەنها وەسیەتم بۆ خۆشم و بۆ هەموو گەنجان و بۆ هەموو لاوەکان ئەوەیە بگەڕێنە سەر ڕوتی خوێنینەوە بەڕاستی ئەمڕۆ تەکنۆلۆژیای ئەمڕۆ وای ئێمە کردووە کەوا واز لە خوێندنەوە بێنین بەڵام سێرەکەی تەنها تووشی ئیحباطی کردوین ئەوە فێری علمی نەکردین ناڵم ئیسفادەی نییە بەڵام ئەو ئیسفادەی کە تۆ لە کتێبێک لە فەرق چێگۆک و ئەمە ئەیکەی بە حیاتی تۆ لەو بابەتانە ناکەی جا بۆ وەسیەتم بۆ خۆشم و بۆ لاوەکانیش ئەوەیە کەوا بخوێنەوە بەڕاستی لە مودەی چارەکە سەعاتێکە ئەتوانن لە تێگەیشتنی زانایەکە لە مودەی یەک ساڵە کتێبێک دائانێ لەو منهەجە حاڵی بێت زۆر بەڕست دکتۆر قاسم سوێلی زۆر سپاس بۆ ئەوتەوە پێزانت کە پێشکەشت کردین سپاس دەکەین دەستخۆش بێت ناویشتان سپاسانەکەم زۆر مەمنون بەڵێ بنەڕێن ئازوو خۆشەویست تایرە لەگەڵ من بۆ پێشکەشکردن دیمانە تابەتە لە خزمەتی ڕێزار جەنابی دکتۆر قاسم تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان سپێرم خواتان